سڵاو لەبێم کاتتان باش بینەرە و بیسەرە خۆشەویستەکانم لە کەناڵی سلێمانی و هەم بیسەرانم لە رادیۆی سلێمانی. بۆ پرۆگرامیم ئێوارەیەم بابەتێکی تایبەتم هەیە و مەبەستمە باس لە ڕێکخراوەکانی تایبەت بە گەنجان و لاوان کەم و کاریگەریان لە ڕۆڵبینیان بۆ کارکردن بۆ گەنجان بۆ لاوان و ئەو چالاکیانەی کە ئەنجامی دەدەن و هەروەها خۆشحاڵم کە ئەمڕۆ میوانداری یەکێک لەو ڕێکخراوە چالاک و بە ئەزمونانە دەکەم کە کار دەکەن بۆ لاوان و ئامانجیان و چەندین پرۆژەی تایبەتیان هەبوو ئەوشکە ڕێکخراوی YGO-یە و نوێنەری بەڕێزیان کە سەید بڵێن جەنابیان سەرۆکی ڕێکخراوی YGO و هەروەها دەمەوێت لەگەڵیانە گفتوگۆ بکەم دەربارەی کار و پرۆژ و چالاکیەکانی YGO و هەروەها ئەو کار و چالاکیانەی کە بۆ لامان ئەنجام دەدرێت لەلایەن ڕێکخراوەکانەوە بە شێوەیەکی گشتگیر و هەروەها لەگەڵ میوانم دەست پێ دەکەم و زۆر بەخێر بێ خۆشحاڵم لێرەتان بینم. زۆر سپاس بۆ بەڕستان کاگەر ئێوارەی بەڕستان و بینەرانی کەناڵی سلێمانی باش بێت. دەستخۆشی بەرتان سپاس بۆ ڕستان کەەوە ڕێکخراوەکەی مەتاڵ بژاردەوە بۆ ئەم بەرنامەیە. سپاس بۆ ژەنابتان هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازمە لە سەرەتاوە دەمەوێت پرسیاری ئەو بکەم یاخود ئەوە بە بیری بیسەر و بینەرەکانم بهێنیتەوە بەڕێزت کە YGO چییە و هەروەها زیاتر ئەم ڕێکخراوەکەی دامەزراوە و لە هەمان کاتا کورتکراوەی YGO چییە و کورتکراوی چ دەستەواژەیە کە هەڵتان بژاردووە؟ ڕێکخراوی YGO لە ساڵی 2010ەوە دامەزراوە و ئامانجمان لە ڕێکخراوی YGO خزمەتکردنە بە قواری هەرێمی کوردستان و بە تەواوی شارەکانی کە لەژێر ناوی هەرێمی کوردستاندا ناویان هەیە. ڕێکخراوی YGO کورتکراوەی پێشڕەوی گەنجە. ئێمە هەدفمان لەوێکەوە ڕێکخراوی بگینە و ڕێکخراوەیەکەوە بەردەوام خزمەت بە چینی گەنجان بکەین تا چینی گەنجان بەرەو پێشبەرین و بتوانین خزمەتی وڵاتی خۆمانی پێ بکەین. بەڵێ سەرکەوتوو بن. بیرۆکە و ئامانجی ئەم ڕێکخراوە چی بوو لە چیەوە زیاتر ئەم بیرۆکەیە بۆ ئێوە سەری هەڵدا تاوەکو ڕێکخراوێکی لەو چەشنە دروست بکەن؟ کاک وەکو لای بەڕستان ڕوونە کۆمەڵ ڕێکخراوی زۆر زەرمانەیە لەم وڵاتاکە خزمەت دەکات، بەڵام بەداخەوە بۆی ناستە خەمگیری هەرێمی کوردستان و بۆی بارودۆخی ئێستاوە کۆمەڵ ڕێکخراوەکان وەکو پێویست کار و چالاکییانی ڕاستەکەی بۆیە هەموو کاتێم وەکو گەنجێک کۆمەڵ نەخچووکەم و کورتیمان ناو گەنجانی خۆمانە دۆزیەوەتەوە بەڕاستیکەوە ڕێکخراوەکانیش وەکو پێویست بۆ منە ئەو توانە ئەو هێزان نەبە کاپتان خزمەت بۆ چینی گەنجان بکەن. بۆی ئەمەش بیرۆکەم ڕێکخراوەمەدانەکەەوە بتوانین هەدەفی سەرەکیمان لە چینی گەنجانە بێت بتوانین ئەو کەم نەخس و کەم و کورتیانی کە ناو چینی گەنجانە بتوانین پڕیکەینەوە. بەڵێ کاک بەڵێن شتێک جێگەی تێبینیە لە کارکردنی ڕێکخراوەکەی بەڕێستانە ئێوە لە زۆر بۆنە و پرسی تایبەتە ئێوە کارتان کردووە لەگەڵ زۆرێک لە چین توێژە جیاوازەکان، بەڵام ئەوەی کە جێگەی تێبینیە کارکردنتان یاخود گرنگیتان بە مامۆستایان زۆرتر داوە. ئایا تایبەتمەندی مامۆستا چییە لە لای ئێوە و چی وای کردووە بەو چەشنە ئێوە زیاتر گرنگی بە مامۆستا بدەن؟ بەنسبەت ڕێکخراوە ڕاستە ڕێکخراو لەژێر ناوی خزمەتکردن بە گەنجانە پێکهێنراوە، بەڵام کاک دێرەمە وەکو ڕێکخراو هەموو کاتیانی لە تەواوی چین و توێژەکاندا کارمان کردووە. نەمانەش تەنها بابەتەکەمان خاص بە چینی گەنجان بەڵکو ڕاستە هەدەفی سەرەکی ئێمە گەنجە، بەڵام لەگەڵەوەشدا تەواوی لایەنەکانی تیژمان پراوێز نەخستەوە ئامادەشمان لەو بۆکەوە تەواوی ئەو چینی توێژانێکەوە نەخس و کەموکردیان ناو کۆمەڵگەی خۆمان هاوکار بین. مامۆستاژێکی کە لەو چینانی کە بەڕاستی جێگەی خزمەتێکی پەروەردەیی ناو کۆمەڵگەی خۆمانن، بۆیە ئێمە هەموو کات وەکو ڕێکخراو پاڵپشتێکی تاوامان کردەوە لە هەموو کات و ساتێکە و لە هەموو بابەتێکە ئێمە هاوکاریان بووینەوە و هاوکاریشیان دەبین. بەڵێ کار و پرۆژەکاندا حەز دەکەم پرسیاری ئەوە بکەم چالاکیەکانتان لە کام بوارانەدا زیاتر و ئەوەندەی دەشزانین مانگی ڕەمەزانی پیرۆز لە ڕێیە و کۆمەڵێک چالاکی تایبەتتان هەیە لەو مانگەدا، ئەگەر زیاتر بەرچاوڕوونیمان بیتێ لە کارکردنتان. بەنسبەت ڕێکخراومانەوە بەڕاستی لێستا ئێمە لەگەڵ هەم بارودۆخێک و بۆ ناسەبێکم خۆمان دەگونجێنین. ئیتر بەپی ئەو بۆ ناسەبانە کێنە پێشەوە لێستا بۆی نزیک بوونمان لە مانگی ڕەمەزانی پیرۆز پرۆژێکمان ڕانگەیان کە لە مانگی ڕابردووە کە ئاشکرامان کرد کاویش ئەوە بوو لەژێر ناوی هەمومان پێک و خزمەتی سلێمانی دەکەین. ئەم پرۆژێ لێستا لەژێر مانگی ڕەمەزانی پیرۆزەوە هەدەفمان لەوە کە خزمەتێکی گەورە بە مانگی پیرۆزە بکەین، ئەویشکەوەیە بە هاوکاری لەگەڵ چەند سنگردێکی کوردی بەڕێزدا کە پێیان خۆشی ناوێنین زیاتر لە 2000 سەبەتەی خۆراکمان پێگەێناوە ئینشاءڵڵا کە بەسەر تەواوی و ماڵە فەقیر و کەم دەرەمەتانی کەوا لە شاری سلێمانی چوارتەرەفیە هەیە ئینشاءڵڵا دابشکەین بەسەریانە. و هەلامان کاتیشە وەک لای بەڕستان ڕوونا کە مانگی سێکی کلۆ مانگانەی کە کۆمەڵە پرۆژە و مناسبەی دیکەش لە خۆی دەگرێن. یەکێک لەو پرۆژانی کە زۆر ئێمە ئیتیماممان لەسەرێتی هەموو ساڵی یادی دەکەینەوە یادی چیمەبارانی هەڵەبجەی شەهیدا کە دەکاتە 16 کە ئینشاءڵڵا ئێمە وەکو ڕێکخراو
بابەتێکی سیمینارێک و چالێکی زۆر گەورەمان سەسکرۆ کە لە ڕۆژەدا بتوانین یادێکی بچووکی و ڕۆژە بکەینەوە. بەڵێ بۆ مانگی سێ ئەم چەند پرۆژەیەتان هەیە لە هەمان کاتە مەبەستمە بە بیرهێنانەوەیکیشمان پێ بدەیت سەبارەت بە کار و چالاکیەکانتان لە پێشووتردا زیاتر ئامانجتان بۆ کام لە بوارەکان و کام لە توێژەکانی کۆمەڵگا کار بکەن. وەڵی بەنسبەت بە ڕێکخراوە کاک دیار ئێمە هەموو کات وەکو ئاماژەم پێکرد ڕێکخرا بەردەم لە هەموو بوارەکان کاری کردو. بەڵام ئەوی هەدەفمان لەوەیەکەوە ئێمە زۆرترین کار و چالاکیمان کرد هەر بۆ زانینی بەڕستان و بینانی خۆشەویستیش لە ماوەی 6 ساڵی کارکردماندا تقریبان توانیمانەوەکو ڕێکخراوە بڕی زیاتر لە 21,000 سەبەدەی خۆراک بەسەر تەواوی ماڵە فەقیرەکەم دەرەماتە دابش بکەین. ئەوە ئەم ساڵش تقریبان نزیکی 2000 وەکو ئاماژەم پێکرد 2000 بۆ 3000 سەبەدەی خۆراکی دیکە ئینشاڵڵا حازرە کە وەجبێکیان لە سەرەتای مانگی ڕەمەزاندا بەش دەکرێت وەجبێکیان لە کۆتایی مانگی ڕەمەزان کە تەواوی پێداویستەکانی هەم ڕەمەزان و هەم جەژنی لە خۆی دەگرێت و کۆمەڵێک لەو چالاکانی دیکەش کە بەڕاستی ئێمە چامان لەسەرەتی هەر لە مانگی ڕەمەزانی پیرۆزە کۆمەڵە کار و چالاکی دیکەشمان هەیەکەوە ئینشاڵڵا بۆ بەنسبەت جەژنی ڕەمەزانی پیرۆزە ئامادەمان کرد و ئینشاڵڵا و چەند ڕۆژەدا ئاماژی پێ دەکەین. بەڵێ ئینشاڵڵا بە هیوای سەرکەوتن بۆتان وەکو ڕێکخراوی واجیۆ ئێوە زیاتر لەگەڵ کام لە ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی پەیوەندیتان بەهێزترە و هەروەها ئەگەر هەماهەنگی کارکردنیش هەبوو بێ لە نێوانتانە. بەنسبەت خۆمان وەکو ڕێکخراو ڕاستەکەی ئێمە هیچ کۆتاکیمان لەگەڵ ڕێکخراوێکی دیکەیان نییە. چونکە هەموو کات وەکو ڕێکخرا هەموو ڕێکخراوێت و هێوەیەکەوە خۆی بەرەو پێش برێت و ناوی خۆی زیاتر دەرکەوێت. بۆ ئەمەش بەنسبەت ڕێکخراوی خۆمان و کەمترین بەرەکەوتمان لەگەڵ ڕێکخراوەکانی دیکەیە ڕاستەکەی بەڵام وەکو ڕێکخراویش هەموو کات هاوکاری ڕێکخراوەکانی دیکە بووینە کە پێویستیان بە هەر کار و پرۆژێک بێ پێویستیان بە ستافی ڕێکخراو بیان پێویستیان بە هاوکاری سپۆنسەر بێ ئێمە هەموو کات هاوکاری ڕێکخراوەکانی دیکەشمان کردووە. وەلەگەڵ ئەوەشدا کاک دیار ئێمە هەر بۆ زانینی بەڕستان و بینەران ڕێکخراوی واجیۆ زیاتر لە 16 وڵات لقی هەیەکەوە ستاف ئەندامی خۆی هەیە یەکێک لە ڕێکخراوە دەوڵەتیەکان کەوە بەردەوام کار و چالاکیمان لە وڵاتانی دەریشەوە بۆ ناو کەمپەکانە و زۆرتی چالاکیمان ئەنجامدا. بەڵێ دەست خۆش بێ پێما بێت لە سەرتاشەوە ورتر لە داڕشتنەوەی واجیۆ وەڵامی و پرسیارم بە وردی دەست نەکەوت بۆچی واجیۆتان هەڵبژاردووە؟ والله بۆکو ئاماژەم پێکرد ئەو نەخزووکەم و کوردی کە لە ناو چینی گەنجانە بۆ ئێمە هەدەفەکەمان بەڕاستی بەسمە کوردکراوەی چییە واجیۆ؟ کوردکراوەی پێشڕەوی گەنجەوەتە ئێمە پێشڕەوی گەنج دەکەین هاوکاری گەنج دەکەین لە هەموو بوارەکاندا. وەسپاس بۆخوا کەم تەخمیشمان نەکردووە توانیمان لە ماوەی ئەو 6 ساڵی کارکردنەماندا زیاتر لە 3011 پرۆژە بۆ خزمەتی چینی گەنجان ئەنجام بدەین و لەگەڵ ئەوەشدا زیاتر لە 6000 پرۆژەمان ئەنجامدا لە ماوەی 6 ساڵدا کە زۆربەی کارەکەمە ڕاستی کاری خێرخوازی بووە. وەکو خۆت بەڕستان ئاگدانکەوە بەداخۆ بارودۆخی هەرێمی کوردستان لە چوارچێوەیەکدایە ڕاستی خەڵکی خەریکە بەرەو ڕاستی کۆمەڵ خەڵکی چینێژایی زۆر دێدایە بۆ یان کاتێمە چامان لەسەر چینە بووە و لەگەڵ ئەوەشدا هاوکارێکی زۆری لە بەشی کەمەندامان و خاوەنکەم پێداویستەکان بوو. بەڵێ ئەوش بەشێکی تری پرسیارەکان بوو دەمویستم چۆنە ئێوە ئەو پەیوەندیتان دروست کردووە یاخود توێژی خاوەن پێداویستی تایبەتتان لەنێو پرۆژەکانتان داناوە و لە هەمان کاتیشەوە بەسمە ئەوە بزانم لە ماوەی ڕابردوودا لە چالاکی و پرۆژەکانتانە کاتان بووە چۆن بووە ئەو پەیوەندیە لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەو تەجروبەیەتان چۆن هەڵەسەنگێنن؟ ڕێکخراو کاک دیار ئێمە وەکو ڕێکخراو لە ناو ڕێکخراوەکەمان چەندی دەستە هەیە هەرێک و دەستی خۆی جێیان خاوەن پێداویستەکانی ژێکن لەو دەستانیکە ناو ڕێکخراوەکە بەشێکی جێی بۆ دامی کراوە ینی هەر ناو ڕێکخراوەکەمان و کۆمەڵە دەستە هەیە هەرێک و دەستێک لە خۆی دەبینێ کەەوە خزمەت بە چینێکی تایبەت دەکات لەگەڵ ئەوەش دایمە وەکو خزمەتێک بۆ خاوەن پێداویستەکان دەستێکمان دانا بەناوی دەستەی نابیستایان و کەمەندامان ئەم دەستەیە کاری چێت تەواوی خزمەت بەو چینە دەکات کەەوە خاوەن پێداویستن و پێویستیان بە هاوکاریە. بەڵێ دەستان خۆش بێت ماندوو نەبن. سەبارەت بە داوم دەستگا حکومیەکان دامەزراوە حکومیەکان لەگەڵ کام لە دامەزراوە حکومیەکان ئێوە پەیوەندیتان هەیە یاخود ڕێکخراوەکەتان کاراسانی و پێویستی لە کام دەستگاکان پێویست دەبێت لە کاتی چالاکیەکانی و هەم وەکو حکوومەت ڕۆڵ و گرنگی پێدانی چۆن بۆ ڕێکخراوەکەیەوە؟ بەنسبەت لایەنی حکومی و ڕاستەکەی کاک دیار ئێمە بەداخەوە دەڵێن وەکو پێویست جاریوان لە زۆربەی کار و پرۆژەکان بە تایبەتی لەم سنوورە وەکو پێویست ڕێگریمان لێکراوە ڕاستەکەی بەداخەوەیانی کە زۆر کار و پرۆژە چالاکیمان هەیە وەکو پێویست لایەنی حکوومەت بەردەمانەوە ڕاستەکەی جاریوە ڕێگریمان لە دەکەناوە تەنان کار و پرۆژەکانیشمان ئەنجام بدەین بەداخەوە بە پرسیارێت و سخامگیری ئەم شارە خۆی لەوەدا خۆی دەمێتەوە کە بەداخەوە بۆچی ئەم کار و پرۆژانە ڕێگی لێ دەگیرێ و لەگەڵ ئەوەشدا ئەمە کۆتاکی زۆر باشمە لەگەڵ تەواوی لایەنە سیاسەکان هەیە لەگەڵ تەواوی حیزبەکاندا
کۆنتاکێکی باشمان هەیە سپاس بەخۆ هەمیان هاوکارن بەشێک لە سەرکردەکان شاپی ڕێکخراوەکەنکەوە توانیمان لە مای کارکردماندا سیقومتمانە دروستکەین کەوا بتوانین جێگەی سیقی لای هەموو کەسێک بین تا پێکەوە هەمان خزمەتی ئەم شاری خۆمان بکەین. بەڵێ سەبارەت بە بابەتێکی دیکە حەز دەکەم پرسم بابەتی هۆشیاری و هەڵمەتەکانی هۆشیاری ئێوە تایبەت بۆ لاوان و لە تەمەن و ماوەی هەرزەکاری و نەوجەواناندا کار و چالاکی ئێوە چی بووە کە ئەو تەمەنەی لاوان بەڕاستی کە سەرەتا بەڕێوە چوونیانە بۆ ئەوەی کە بنە لاوێکی سەرکەوتو و زۆر گرنگە هەڵمەتی هۆشیاریان بۆ ئەنجام بدرێت ڕێکخراوەکەی ئێوە ڕۆڵی چی بووە لەو کاتانەدا؟ بەرزمە ڕێکخراوەکەمانە کاک دیار ئێمە هەموو کات بابەتی سیمینار و چالاکی زۆر زەمانە بوو بۆ بەرەو پێشخستنی چینی گەنجان لە هەموو ئەو نەخس و کەمبووکورتیانی کەوا گەنج پێویستیان پێوەیە کەوا ئاستی ڕۆشنگیران وەکو پێویست نەبوویان کۆمەڵی نەخس و کەمبووکورتی لە چینی گەنجان نبوو ئێمە هەموو کات هاوکار بینە و هەموو کات سیمینار وەرکشۆپی تایبەتمان بۆ سازکردن و توانیمان هاوکارێکی زۆر باشیان بین و لەگەڵ ئەوەشدا چەندین خولی تایبەتمان بۆکردنەوە ئەم خولانە تەواوی خولەکان بێ بەرامبەر بۆ چینی گەنجان بە تایبەتی کەوا چەندێک لەو خولانێکە پێم خۆش ئاماژەی پێ بگەم کردنەوەی خولی دەلایکی بۆ خولی ئارەژگا بۆ ئافرەتان و خولی خەیاتی و چەندین خولی دیکە کە ئامانە تو ئەمە لە ڕێی ئەم خولانەوە چەندین گەنجی لێ هاتو بخێنە سەرکاری خۆیان و بنەخەوانیشی خۆیان. بەڵێ کاک بەڵێن بە دەنگەوە هاتنی لاوان و گەنجان لە ئەو لە سنووری ناوچەکانی کارکردنی ئێوەدا چۆن دەبینیت و زیاتر لە چ تەمەنێک بۆ چ تەمەنێک زیاتر بە گرنگی دەزانن و کار و چالاکیانی ئێوە بەشداریکردنیان تا چەندێک بۆ ئاستی بەشداریکردنیان لەگەڵتاندا؟ وڵی کاک دیار ئادەن ئەو خولو کاروچارەکانی کە دەکەن و چکە زۆربیان بێ بەرامبەرن تەواوی گەنجان تیدا بەشدار ڕاستەکەی ینی هەر خولەکە ئاماژان پێکرد کە خولێک بێ بەرامبەر بێت بۆ چینی گەنجانوانە بێ زۆرترین گەنج و زۆرترین خوازیاری ویسی لەسەر بووە بۆی هەموو کات ئێمە شەوڵیەمانتاوە کە تەواوی خولەکان بێ بەرامبەر بۆ گەنجان کردەوە بۆی زۆرترین بەشداربووی تێدا بوو و زۆرترین کەسی ئیسفادەی لێ بکات. بەڵێ هەمیشە دەزانین هەموو کارەکە هەر کارێکی دامەزراوەیی بەگشتی بۆ ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی بێ یاخود تەنان بۆ دام دەستگایەکی حکومیش بێ پێویستی بە داتایە کاک بەڵێن بۆ ئەوەی بەرچاوڕوونی هەبێ بزانێت ئەو کاری ئێسەدەیکا چییە و ئامانجەکانی چۆن دەپێکێ ئێوە پشت بە چ داتایەک دەبەستن بۆ ئەوەی کە ئەم چالاکیانەتان دابش بکەن ئەنجامی بدەن یاخود چۆن بڕیار دەدەن کە ئێوە چالاکی داهاتووتان لەسەر چی بێ لە چ بوارێک دابێ؟ ئێمە هەموو بابەتێک کاکدار بنس بە ڕێکخراوە هەموو ڕێکخراوێک داتایەکی تایبەتی خۆی هەیە ئێمەشێکی هات بەحتمەوەکو ڕێکخراوەکانی دیکە بەردەوام داتا و بەردەوام پرۆگرامی خۆمان هەیە وەکو ئیسەوەکو بە ئاماژەمان بەڕستان کردکەوە لە نزیکەوە لە مانگی ڕەمەزانی پێش ئێمە تقریباً لە مانگێک لەم پێش کارمان لەسەری کردو و کار پرۆژەکانی خۆمان بۆ ئەم بابەتە کۆبوونەوەمان سەری کردو دەمانێت ئەنجامی بدەین هەموو کارێکەکەی من دەمانێت بیکەین پێشوەختە دانیشتنی لەسەر دەکرێت و کۆبوونی لەسەر دەکرێت و تبڕێ لەسەر دەدرێت و ئیشەکان ئەنجام دەدرێت. بەڵێ پێشتر وتت واژیۆ ڕێکخراوێکی نێودەوڵەتیە و لقی هەیە لە چەند وڵاتێکی بیان و جیاواز تا چەند ئەمە گرنگی هەیە بۆ ئێوە کە لێرە لەسەر شێوازی کارکردنتان جۆرێتی و چۆنێتی کارکردنتان بە بەراوردکردن یاخود بە وەرگرتنی زانیاری و شێوازی کارکردن بێ لە وڵاتانەی ترەوە چۆنا سوود لەوە دەبینن کە ڕێکخراوەکەی ئێوە نێودەوڵەتیە وەک لەوەی کە ڕێکخراوێکی دیکەی لۆکاڵی هەبێ. بەرز بە ڕێکخراوەکەی ئێمە وەکو ڕێکخراوێکی نێودەوڵەتی جیاوازە لەگەڵ ڕێکخراوێکەوە ناحکومین لە وڵاتی خۆمان دامەزراون چونکە ئاتەنەوە ڕێکخراوێکی کە ناحکومین تەنها دەتوانن چوارچێوەی قەوارەکەی خۆیاندا کار بکەن. بۆ ئێمەش وەکو ڕێکخراو کە توانیمان موافقی وەربگرین کە لە چەندین وڵاتە لەقی خۆمان هەبێ ئەمەش ئاماژە بۆ دەکات کە خۆت زانی ماوەیەکی زۆر لەمە پێش زۆرترین کۆچبەر و پەنابەر ڕوویکرد وڵاتانی دەرەوە بۆ ئەمەش بیرۆکیەوەمان ڕاستەکەی لەوە بووە کە بتوانین هاوکاری ئەو کەسانە بکەین کە لە دەروی وڵاتن بۆ منە شوێنێک و پێگەیەکی کوردینێکەوە هاوکاریان بکە ئێمەش وەکو ڕێکخراو کۆمەڵ ستافمان لێوە داناوە کە لە ناو کەمپەکانەوە لە چەندی شوێنی حکومیە وڵاتە کە موافقەمان بکردەوە زۆرترین خول و بابەتی کاروچارێکی مەتیدا ئەنجام داوە. بەڵێ لە وڵاتانی بیانیش بە تایبەت کاتێکەوە کار دەکەن بۆ کەسانی کۆچبەران و کەسانی بیانی بەوان تا چەندێک لەوێ دەست پێشخەری هەیە بۆ یارمەتیدان و کاراسانی هەیە بۆ لقی ڕێکخراوەکەی ئێوە؟ وەڵی کاک دیار هاوکارێکی زۆر باشن بەڕاستی من پێتەڵم ینی ئەو ڕێگری کە لێرە هەیە لەوێنێ ڕاستەکەی ینی حرمەتم بۆ جەنابەجەرەوە ڕێکخراو کۆمەڵی هاوکاری کە لە کۆمەڵی حیزب لایەنەوە دەکرێت ئەمنێتی ئەو شوێنەوە قبول ناکە ڕاستەکە ینی پیانوا کە تۆ سەر بەلایەنێکی سەر بە حیزبێکی هەموو کاتکای ڕێکخراوەتی وەی کە پێویستی بۆی کواست مۆسەل لە کۆمەڵە لایەن و کۆمەڵێ لایەنی سیاسی و بگرێت تا بتوانین ئیشەکانی بەڕێوەبەر ڕاستەکەی چونکە خۆ زەن ئادەن ڕێکخراو دامێکی وای نیە ئەگەر بێت و کۆمەڵە کەسایەتی و کۆمەڵە لایەنە سیاسیەکان هاوکاریان نەکرێ و پێم باشە لە ڕێبەرزیەوە سپاسی چەند لایەنێکی سیاسی بکەم
شیگرانە پارتی دیموکراتی کوردستان دەمێت سوپاسی بەڕێز کاک عەلی حوسێن بکەم کەوێکێک بۆ لەو کەسایەتیانەی کە هەموو کات هاوکارێکی باشمانیان کردووە بەڵام بەداخیشەوە لێرم لە ئێستا ڕاستەکەی کۆنتاکێکی باشمان نەماوە بۆی چەند کەسایەتێک ناو لەقێکدا کە بۆتەوەی کۆمەڵێکیش لە بینی ئێمە و ڕێکخراوەکەدا ڕاستەکەی پێندێک وامان نەماوە بەڵام سپاس بخوا هەموو کات هاوکار بوونە و هەموو کە دەست پێشخەریان کەم تەرخەمیان نەکردووە. بەڵێ هیوای سەرکەوتن تام دەخوازین بەبەستمە لە لایەنێکی دیکەوە پرسیار بکەم کاک بڵێن ئەویش شێوازی کارکردنی ڕێکخراوەی کە بەتایبەت بۆ گەنجانە و دەزانین کاتێک کە باسی گەنجان و لاوان دەکەین ڕاستە و خۆ یەکەم هەنگاو خیاڵمان دەچێت بۆ بواری پەروەردە و تەنانەت خوێندنی باڵا زیاتر لە بەرەوەی دڵین ئێمە بلاوێکی پێگەیشتوو لە ماوەی خوێندنی باڵا بێ و قوتابخانەی تاوا کرد بێواتە لە لانی پەروەردەی دەرچوو بێ ئێوە کارکردنی ئێوە لەم چنوورەدا چۆنە و چەندێک توانی وتانە خزمەت بە قوتابیان بکەن. کاگەر ئێمە هەموو کات ڕێکخراوە ئامانجیەوە بۆکەلەکە ڕێزم بە تایبەتی لە وڵاتی خۆماندا هەموو کات ئامانج و هەدەفی ئێمە لەوەدا بووە کەواوە ڕوویەک پیشانی قوتابیان و گەنجان بدەینکەوە بەڕاستی بڕوانامە تەنها قاقزێک ویچی دیکە ئەوەی کە لەسەر ئاستی بەڕێستەکە چۆن دەتوانین لەو بوارە دەکاتە نەجاحەت بێنی کە بتوانین سەرکەوتوبی ئێمە گرنگەوەی کەم هەموو کات ئێمە وەکو ڕێکخراو ئامانجی سەرەکیمان لەسەرەوە بۆ کاوتانی گەنجێکی پتە و گەنجێکی ئازا و بێر دروستکەینکەوە بتوانێت خزمەت وڵاتەکەی خۆی بکە یعنی ئێمە لەگەڵ ڕێزم جار وایە ئەوەی کە لەم وڵاتی خۆمان دەبینی بە تایبەتی ئاستی خوێندن وەکو پێویست نییە ینی تەنان لایەن ڕێکخراونە دڵدەکان شۆڕخنیەوەمان لێ دەجێ ڕاستەکەی ئەمە لێرە خوێنکاری ئێستا و قوتابی ئێستاونی هەوڵ بۆ دەرچوونەدا هەوڵ بۆ نادا کە فێری شتێک بێت و ئیسپادە لە کۆمەڵەوان و شت وەربگرێن بۆی هەموو کات ئێمە هەوڵیەوەمانداوە کە بتوانین پێکەوە دەستێک خزمەتی وڵاتە بکەین و کە بتوانین لە کۆمەڵە بواردا ئاستی یەکتری بەرز بکەین و تا بتوانین پێک و خزمەتی قواری هەرێمی کوردستانی پێ بکەین. بەڵێ هیوای سەرکەوتن تام دەخوازم دەربارەی میدیا و ڕاگەیاندن دەمەوێت پرسیار بکەم گرنگی بابەتی میدیا بۆ ڕێکخراوەکەی ئێوە لەکوێدایە و چەندێک بە تایبەتی دەزانن. بەنسبەت ڕاگەیاندنەکان و میدیاکارەکانەوە من دەمێت لە ڕێی کەناڵی بەڕستان و سوپاسی تەواوی ئەو میدیاکارانە بکەینکەوە هەمیشە وەکو برایەک هاوکاری ڕێکخراوەکەمان بووە بێگومان ئەگەر بێت و ڕێکخراو ڕۆڵی میدیای تێدا نەبێ وەکو پێویستکارەکانی نانەسرێت و وەکو پێویست خزمەتەکان ناکاتە شوێنی خۆی بۆیە هەموو کات میدیا بەڕاستی ئاسانکارێک و هاوکارێکی باشمان بۆ دەمەوێت لێرەشەوە جارێکی دیکە سوپاسی بەڕێزیان بکەین سوپاس بۆ اینکەوە هاوشێوی کەناڵی بەڕێستان هاوکاری ڕێکخراوەکەمان بوونە. ئێمە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین و مەبەستمانە بەڕێستان و نمونەی ڕێکخراوەکانی و بەڕێستان زۆر بەتوانە و پڕچالاکی تر بن لەبەرەوەی ئەو ئامانجە گرنگەی کە هەمووان هەمانە بۆ خزمەتکردنی گەنجان و لاوانی کۆمەلگاوەیە کە دواتر کۆمەلگەیەکی سەرکەوتوو بتەی پێ دروست دەبێت و کاتی کۆتایی پرۆگرامەکەم دەدەمە بەڕێستان ئەگەر شتێک مابێ مەبەستان بوو بێ باسیکەن لەو چاوپێکەوتنەوە من نەمپرسی بێت فەرموون. سپاس بۆ بەڕێستان سپاس بۆیکەوە جارێکی دیکە ڕێکخراوەکەمەتان هەڵبژاردەوە دەمەوێت لە ڕێی بەڕێستانە بڵێنکەوە شتێک کە بیرمان عفوکە دیار بە ئەو ماڵانێکەوە دەیانوێت لەم سەبەتی خۆراکەکە لە مانگی ڕەمەزاندا بەشی دەکەین داخلینە و پیجە ڕێکخراوەکەوە لینکی تیاتوان نای خۆیان تەمار بکەن و تا ئەمەتوانین هاوکارەکانیان دەست بگێنین لە کۆتایی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ تاوای ساف و کەناڵی بەڕێستان دەستخۆشی لە بەڕێستان دەکەن سپاس بۆ جەنابتان ئەگەر ڕوونتریش پیجەکەتان بڵێن بۆی بینەرەکانمان بزانن چۆن بەناوی ڕێکخراوی ڕێبەری لاوان ڕێکخراوی وایجیۆ هەتەنان لە گۆگڵیش دەتوانن لیبن ڕاستەخۆ ڕێکخراوەکە دێنن ڕەبتە بە گۆگڵیشەوە. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم و ئینشاڵڵا هەم سەبەتەی خۆراکەکانتان فراوانتر دەبێت هەم کار و چالاکی و بیرۆکەکانتان زۆر خۆشحاڵم لەگەڵ بەڕێستاندا میوانی پرۆگرامی ئەم میوارەیان بەڕێز سەید بەڵێن بوو کە جەنابیان سەرۆکی ڕێکخراوی وایجیۆن و لەبارەی کار و چالاکیەکانی ڕێکخراوی وایجیۆ کار و چالاکیەکان بۆ لاوان گفتوگۆمان کرد هیوادارم ئێوەش هەر ساغ و سەلامەت بن.